دیارە ئەمە لە قەڵازیەوە هاتین بۆ نائێژاراوە لە نائێژاراوەشەوە هاتین بۆ گوندی بەستێ لە گوندی بەستێشەوە هاتوین ئێستا بۆ گۆڕستانی سیکەنە و سەرخان بەو ناوە مەشهورە دیارە لە بەستێوە تاکوێرە نزیکەی سەعاتێک ساعتی و 20 دقیقە پێچوو بە پێ تا گەشتووی لە ئێرە دایرە دیارە ئەو ناوچەیە ئەو گۆڕستانە گۆڕستانێکی سەردەمی ئیسلامێ و هەم مێژوێکی کۆنیشی هەیە و هەم شوێنێکی دەگمەریشە لە سنووری پشدەردا ئێمە دەچینە ناو ئەو شوێنەی ئەو چێلە خۆیەوە ئەو چێ و وەردایە خودە و چێلە زیاتر ئەوانە کاتی خۆی بە سەردەوی فتوحاتی ئیسلامدا بەکار هاتوون سەرەتای هاتنی ئیسلام ئەوانە هەیە بڵین لە مەنتیقەیەدا بڵین هەر زیاتر ئەوە هەیە لەو بەو شێوێ بەرزەنەهانی کەشان ئەوە کاتی خۆی کە بە سەردەوی فتوحاتدا هەر ساحابێک شەهید بۆ یەک بەردی ئاوان بۆ چەقاندووە دوو چێلی نەبوون دوو دانەی ئاوە تەنها یەک دانە بووە دا لێرەدا بڵێ سەردەمانێک هەبوو خەڵک دەهات لێرە چیان دەکرد بۆ نەمونە خەڵک عاقیدەی وا بوو کە لێرەدا ئەو چێلە یاخود ئەو بەردە بەردێکە زۆر زۆر پیرۆزە زۆر مقەدەسە هەڵدەستان داهاتن بەردێکیان دێنا هەر لێرە بەردی لێبوو داهێنا ئاوە لێران ئەوە دەکرد بزانن ڕادەوەستی کە ڕاوەستا بە بڵێن کابرا پێشەوەی بەردەکەی پێوەنێ دەیگۆ ئەو نیەتەم هەیە بۆ نەبوونە دەوڵەمەند ببم دەهات ئەو نیەتی دەڵی خۆی داویست و ئاوای دەکرد جا هەبوو بەردەکە ڕادەوەستا دەیگوت دەوڵەمەند ناو بێئومێد دەبوو هەش بوو بەردەکە ڕادەوەستا بە دڵخۆشی دەگەڕایەوە دەی وەڵا ئەوڕۆ لە بەردی سیکەنەیان بەردەی چێلەکەی ئاواتم هاتوۆتە دی بەردەکە ڕاوەستاوە بەس ئێستا دیارە بە بەروری سەون بەهۆ تێپەڕبوونی کات ئەو شتە نەماوە ئێستا خەڵک ئەو شتا بەکار ناهێن تەواو دیارە ئەو شێلانە لە سنووری پشدەردا تەنها لە چەند شوێنێک هەن دەگمەنە بە عوکبەوەی جوانکاریان بۆ کراوە شتێکی نۆرماڵیشە کە جوانکاری بۆ چێل بکرێ یاخود ئەوانە بۆ نمونە ئێستا ئەلەواندا ئەو چێلەیان ئەوە شیرە چۆن دەڵێ لە ڕووی زانستیەوە تقریبان ئەو بە مانای پیاو دێ کاوەک ئەو گۆڕی پیاوە ئەو چوار گۆشانەی ناوێت زیاتر هەتا ئێستا وەکو سەرچاو ئەوانە کە لە توێژی دەوێکی بەڕێز دکتۆر دڵشاد زاموە و مامۆستا سەرکەوتدا کە توێژنوێشیان لەسەر گۆڕەکانی پشت دەرکرد لەسەر ئەو گۆڕانە باس لەو چوار گۆشانە دەکا کە ئەو چوار گۆشانە باس لە تەمەن دەکەن ئایا جا تەمەنە ئەو خاڵانە تەمەنی ئەو کەسە یاخود هەر چەند چوار گۆشەیەک ساڵێکە ئەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو چێلەی ئەوان گۆڕستانی سیکەنەیە یەکێکە لە گۆڕستانە هەرە دێرینەکانی کوردستان لە ڕووی مێژوویەوە ئەوەی کە لێکۆڵینەوەمان لەسەر کردو دیارە دابش دەکرێت بەسەر سێ فترە یەکەمیان فترەی کۆنا بەشێک لە توێژینەوەکان ئاماژە بەوە دەکەن کە گۆڕستانی سیکەنە تاریخەکەی زۆر کۆنا بە تایبەتی ئەو چێلانەی کە نیشانەی ڕۆژ و مانگ و ئەوانیان لەسەرەکە هێمایەکە بۆ ئاینی میترانی ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی ئاشووری کە لە ناوچەکەدا زاڵ بووە ینی ئەوە فترەی کۆنە لە ڕاستیدا کە بەشێک لە توێژینەوەکان کە هاوشێوەیە لەگەڵ گۆڕستانەکانی ناوچەکان ڕۆژهەڵاتی کوردستان پێدەچێت هاوسەردەم بێ ینی مێژوەکەی بگەڕێتەوە بۆ چاخەکانی کۆن پێش هاتنی ئیسلام و قۆناغی دواتر قۆناغی دەوڵەتی ساسانیە کە هەندێک لە ئاماژەکان بۆ دەستن کە ڕاستە مێژووی هەندێک لە چێلە گۆڕەکان بگەڕێتەوە بۆ فترەی دەوڵەتی ساسانی قۆناغی سێم لە ڕاستیدا قۆناغی دوای هاتنی سوپای ئیسلام و تێکشکانی دەوڵەتی ساسانی لە ناوچەکانی کوردستان
بەشێک لە چێلی گۆڕەکانی سیکەنە دەگەڕێتەوە بۆ فترەی سەرەتای دەرکەوتنی ئیسلام لە ناوچەکەدا بەتابەتی ئەو چێلانەی کە خەتی نووسینی کوفی عەرەبیان بەسەردازاڵە کاوە لە بەشێک لە گۆڕستانەکانی کوردستان بەرچاو دەکەون لەوانە لە گۆڕستانی شێخ مەمیسە و گۆڕستانی بەشێک لە گۆڕستانەکانی دیکە ئەو خەتی نووسینی کوفی دەگەڕێتەوە بۆ سەرەتای دەرکەوتنی ئیسلام لە ناوچەکانی کوردستاندا. فترەی سێمی گۆڕستانی سیکەنە فترەی چوارەمی فترەیەکی نزیکترە بە بۆچوونی بەشێک لە توێژەرانەوەوانش کە ئێمە لە کۆڵنەوەمان لەسەر کردووە لە ڕاستی دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەردەمی دەوڵەتی عوسمانی بۆ ساڵانی 1970 ئەو چێلانە لەلایەن بنەماڵی چێلکەرانەوە کە هەر دانیشتووی ناوچەکانی سونێ و سوێسنەی ئەوانە بوون لەو ناوچانەدا دروستکراون و مێژووی نوێی گۆڕستانەکەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی نوێ هاوچەرخ کە گوندی سیکەنە و دانیشتوانی گوندی سیکەنە کە لە بنەماڵی وەجاخی کاخدرین کە لە سۆفیەکانی بەستە و سیکەنە و سەرخانە لەوێدا نیشتەجێ بوون و مێژووی گۆڕستانەکە بەشێکیان بۆ ئەو سەردەمە دەگەڕێتەوە. سەبارەت بە شێوازی هەڵکردنی گۆڕەکان لە ڕاستیدا گۆڕەکان لەلایەن بنەماڵی چێلکەرانەوە وەکو ئاماژەمان پێدا لەوێدا دروستکراون کە ئەوە بنەماڵیەکی دیار بوون لە ناوچەکەدا بەڵام لە دوای ئەوەی کە دەوڵەتی عوسمانی بە هونەری تەلارسازی ئەو چێلانە دەزانێت وەکو بنەماڵەکان ئاماژەی پێ دەکەن بنەماڵی چێلکەران تەنها یەک بەرەبابیان لێرە دەمێنێت باقی هەمویان دەوڵەتی عوسمانی بە تەواوی پێداویستەکانەوە لەگەڵ خۆیان دەیانبنەوە بۆ ئەستەمبوڵ و بۆ ناوچەکانی ژێرسڵاتی دەوڵەتی عوسمانی. تەوان لەناو گۆڕستانی سیکەنەدا کۆمەڵی خانووی بچووک لە ناو گۆڕستانەکەدا هەن بە ژێری ئەو توێژینەوانەی کە لەسەر گۆڕستانی سیکەنە کراون هاوشێوەیە لەگەڵ ناوچەکانی دیکەی کوردستانیژەوەیە کە گۆڕی پیاوانی ئاینی بووە لە ڕاستیدا چونکە لە ناو گۆڕستانی سیکەنەدا کۆمەڵێک پیاوی ئاینی گەورە کە لەو فترەدا لە کوردستاندا لە ڕاستیدا زۆر جێ باوەڕ بوون ناو گۆڕستانی سیکەنەدا بوونیان هەیە لەوانە کاخدر و مەلاوەتمان سۆفی محەممەدی سیکەنەی کە لە گۆڕستانی سیکەنەدا نێژراوە بۆیە سیکەنە شەر بۆ خۆی لە ڕاستیدا کۆمەڵێک بەرەبابی ئاینی گەوری تێدا بوون بۆیە فترەی دوای هاتنی ئیسلام بەهۆی پیرۆزی ئاینی ئیسلام لە ناوچەکانی کوردستان بە تایبەتی لە ناوچەکانی سیکەنەش ئەو پیاوە ئاینی گەورانی کە مردوون لەنا ئەو خانوانەدا نێژراون وەکو کاخدر و مەلاوەتمان و سۆفی محەممەدی سیکەنەی و ئەوانە کە لەو گۆڕستانەدا نێژراون هەتاوەکو ئێستاش ڕوئایەکی پیرۆزی بەلای دانیشتوانی ناوچەکەەوە هەیە. تەمان سەبارەت بە دروستکردنی چێلەکان دوو زۆر بۆچوونەیە. بۆچوونی یەکەم ئەوەیە کە ئەو چێلانە لە ڕاستیدا لە ناوچەکانی عەرەبی سووریاوە هاتبن کە ئەوە بۆچوونی دقیق نیە و هیچ سەرچاوێکی مێژووی ئاماژەی پێنادا لە ڕاستیدا چونکە هێنانی ئەو چێلانە لە ناوچەکانی عەرەبی سووریاوە بۆ ناوچەکانی سیکەنە بەو ڕێگا شاخاوی سەختەدا لە ڕاستیدا کارێکی زۆر ئەسەمە بەتابەتی لەو قۆناغە کە ئالەتەکانی گواستنەوە زۆر بەهێز بوون لە کوردستاندا. بۆچوونی هەرێ بەهێز ئەوەیە کە ئەو چێلانە هەر لە ناوچەکانی دەوروبەری و بەتابەتی لە ناوچەی سوێسنەکە بە نزیکی کیلۆمەترێک دەبێت لە گۆڕستانی سیکەنەوە پێچی هەر لەو ناوچانەوە دروستکرابن هەتا ئێستا شوێنەواری دروستکردنی چێلەکان لە ناوچەی سیکەنە هەرماوەیانی لە ڕاستیدا. تەمان هونەری تەلارسازی چێلەکانی گۆڕستانی سیکەنە لە ڕاستیدا چەند شێوەیەکی جیاوازە وەکو ئاماژەمان پێدا هاوشێوەیە لەگەڵ بەشێک لە ناوچەکانی کوردستان هەتا بنەماڵی چێلکەران کە لە ناوچەکەدا هەبوون ئاماژە بۆ دەدەن کە چێلەکانی ناوچەکانی دیکەی کوردستانیش لەلایەن بنەماڵی چێلکەرانەوە دروستکراون و گواستراونەوە بۆ ناوچەکانی دیکە. تەمان ئەو چێلانە چەندین شێوازی جیاوازیان تێدا بەدی دەکرێت وەکو باسمان کرد هێمای مانگ و ڕۆژ و خۆر و ئەوانەیە کە بە گوێرەی بەشێک لە توێژینەوەکان ئەوانە دەگەڕێنەوە بۆ سەردەمی ئاینی میترانی کە لە ناوچەکەدا هەبووە. بەشێکی دیکە هێمای خرخاڵ و بازنەوەیان لەسەرەکەەوە ئاماژەیە بەوەی کە گۆڕی ئافرەت لە ناو چێلەکەدایە بەشێک لە کێلەکانی دیکە کونیان تێکراوە ئەوە ئاماژەیە بۆی کە ئەوە پیاوە و جەنگاوەر بووە و لە شەڕەکاندا بەتیر یاخود بە شیر کوژراوە. بەشێک لە گۆڕەکانی دیکە هێمای نیشانەی کە و باڵندەی جوان و ئەوانیان لەسەرەکەەوەش ئاماژەیە بۆی کە ئەوەی لە ناو گۆڕەکەدا مردووە منداڵە یاخود لە فترەی هەرزەکاریدا و بە گەنجی ئەوانە مردووە. و خاڵی گرنگیش ئەوەیە کە لە ڕاستیدا بەشێک لە چێلەکانی دیکە خەریتەیان لەسرە هەموو خانەخانەی گسکە کراون بە گوێرەی ئەو توێژینەوەی ئێمە لە سەرمان کردووە ژمارەی خانەکان کۆکەوە یەکسانە بە ژمارەی تەمەنی ئەو کەسێک کە لە ناو گۆڕەکەدا کۆچی دوای کردووە کە لە ڕاستیدا ئەوە شتێکی زۆر باشە هەم بۆ توێژینەوەکان و هەمیش بۆ فترەی ئەوەی کە زۆرترین تەمەن لەو قۆناغدا لە ناوچەیەدا چەند بووە. بە گوێرەی ئەو ئامارەی کە دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1915 بەدواوە لە ناوچە سنووریەکانی
دەوڵەتی عوسمانی و ئێرانی بەتابەتی لە ناوچەی پشدەر کردوێتی گوندی سیکەنا یەکێک بوو لە گوندە گەورەکان بۆ قۆناغا ینی بۆ فترەی سەرەتای سەدەی 90 نزیک بە 350 ماڵ بووە کەەوە ئاماژەیە بۆی کە سیکەنا لە قۆناغەکانی پێشۆ لە ڕاستیدا ناوچەیەکی ئاوادان بووە بەتابەتیش ئەوی کە ناوچەی سیکەنە ناوچەیەکی زۆر سەختە کانی و کانیاوێکی زۆری هەبووە ئاماژەی بۆی کە سیکەنا لە دێر زەمانەوە مەڵبندێکی ئاوادانی و گرنگی نیشتەجێبوونی مرۆڤ بووە دیارە قەبرستانی سیکەنەی لە کاتی خۆیدا سەکەنە بووە ئەعنی نیشتەجێبوون دەڵێن لە کاتی هاتنی ئیسلامەتیدا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لە ئەسحاب و ئالی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتۆتە ئەو شوێنە و 1 و 2 و 3 و زۆر بوون و بنکەیەکی گەورەی ئیسلامەتیدا لەو شوێنە کراوەتەوە و سەکەنا شوێنێکە کە پێگەیەکی ئیسلامی بەهێزی هەیە و زۆربەی زۆری خەڵکی سنوورەکە بە تایبەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستاکەش سوێندی پێدەخۆن چونکە ئەو شوێنە شوێنێکی دینی پێگەیەکی بەهێزی ئیسلامەتی بووە و لە کۆندا دەڵێن کاتی خۆی 700 ماڵ لەو شوێنەدا هەبووە و ئاساری کێلەکانیشی هەموو ئاماژەن بەوەی کە شوێنێکی مقدەسی دینی بووە چونکە لە ناو کێلەکاندا ڕسمی شمشیر و شیر و تیر و عوشتر و ئەسپ و هەموو ئەو شتانەی تێدان ئەوانش کە ئاماژەن بۆەوەی کە هەر شتەی مەسەلەن ئەسپ ڕەمزێکی کوردیە ڕەمزێکە کە کاتی خۆی شەڕی پێکراوە حوشتر ڕەمزێکە کە کاتی خۆی عەرەب لەو شوێنە دانیشتەجێ بوون شیر بە هەمان شێوە بۆ عەرەبەکان بووە خەنجەر بۆ کوردەکان بووە دیارە سیکەنا شوێنی کەسێک یا عاشیرەتێک بە تەنیا نەبووە ئەعنی شوێنێک بووە پێگەیەکی بەهێزی خەڵکی ناوچەکە بووە ئەنی عەشیرەت و تایفە و بنەماڵە لەوێدا نێژراون مەسەلەن بنەماڵەی کاخدری ئەعنی چورەیەکی گەورە کراوە کە باب و کوڕ و خێزان و کچ و ئەوانە بەیەکە نێژراون بنەماڵەیەکی دیکە یان تایفەیەکی دیکە یان عاشیرەتێکی دیکە لە شوێنێکی دیکەدا نێژراوە ئەوانە هەموو عایلە بە عایلە لەو شوێنەدا نێژراون و ئاماژەیان پێکراوە کە فڵانە عایلە لەو شوێنەدا نێژراوە